بەناوی خوای بەرز و بێ هاوتا سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان من دانیان ڕۆدین لە بەرنمەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز دەبم. ئازان و خۆشەویستان و بابەتی کە ئەمڕۆ هەڵمام ژاردووە ئێوەی ئازیز قسەی لەسەر دەکەن و ڕای و سەرنجی خۆتان لەسەر دەڵێن بابەتی دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندنە بزانین ئایا ئامادەسازی کراوە بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن لەلایەن حکوومەت و وەزارەتی پەروەردە و ئامادەسازیانە چین. ئایا تا چەند خوێندن و کەرتی خوێندن لە هەرێمی کوردستاندا لە ئەوەلیات و بەرنامەی حکوومەت هەرێمی کوردستاندا هەن ئەو کێشە و گرفتانەی کە هەمیشە و بەردەوام هەموو ساڵێک بوونیان هەیە لە دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن لە کەرتی پەروەردە و لە خوێندندا ئایا چارەسەرکراون بۆچی حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان و وەزارەتی پەروەردە ئەو کارانەی کە زەرورن بۆ پرۆسەی خوێندن بۆ کەرتی پەروەردە گرنگن ئایا بۆچی ئەنجامیان نادات. دەزانین کە لە هەرێمی کوردستاندا لەگەڵ دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن و هەموو ساڵێک مامۆستایان و قوتابیان چەندین کێشە و گرفتیان دەبێت. ئەگەر بینە سەر مامۆستایان هەموو ساڵێک وە بەردەوام چەندین کێشە و گرفتیان دەبێت لەوانە بەرزکردنەوەی پلەی مامۆستایان و هەروەها پلەی فەرمانبەرانیان وەروەها پێنەدانی موچەکانیان لە کاتی خۆیداوە چەندین مامۆستای وانە بێژن کە بنزیکەی 21,000 مامۆستای وانە بێژ لە هەرێمی کوردستاندا بوونیان هەیە بۆچی حکوومەت هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە هەڵناسێت بە دامەزراندنی ئەم مامۆستایانە چ بە شێوەی گرێبەست بیاخ و بە شێوازێکی هەمیشەیی بێت کە بەشێکی زۆری ئەو قوتابخانانەی لە دەرەوەی شارن و لە گوندەکان مامۆستانی وانە بێژ توانیویانە لەوێ وانە بڵێنەوە نەیان هێشتۆ خوێندن لەو ناوچاندا پەکی بکەوێت. بۆچی بەردەوام کێشە و گرفتی مامۆستایان ڕووی لە زیادبوونەوە بۆچی حکوومەت و لایەن پەیوەنددارەکان چارەسەری کێشە و گرفتەکانی مامۆستایان ناکەن ئەو ئامادەسازیانەی کە پێویستە و لە هەموو وڵاتێکدا ئەنجام دەدرێت لە دەستپێکی ساڵی نوێی خوێندنە ئایا حکوومەت هەرێمی کوردستان بۆچی بە جددی و بە گرنگیەوە ئاور لە کەرتی پەروەردە ناداتەوە ئەم بابەتەی کە ئەمڕۆ هەڵمام ژاردۆ ئێوەی ئازیز دەتوان لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەوەی کە لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پێیان دەردەکەوێت پەیوەندیمان پێ بکەن و ڕاو سەرنجی خۆتان بخەنە ڕوو. لە هەرێمی کوردستاندا بەدەر لە کێشەی مامۆستایان کێشەی بینا و کێشەی نێو پۆلەکان و نەبوونی خزمەتگوزاریەکان هەیە لە نێو پۆلەکاندا کە قوتابخانی وا هەیە سێ داوامی تێدا دەکرێت بەهۆی نەبوونی بیناوە لە هەرێمی کوردستاندا بە گوێرەی زۆرێک لە توێژینەوەکانی مامۆستایان کە خۆیان ئەنجامیان داوە وەزارەتی پەروەردە بەماشەوە لە هەرێمی کوردستاندا لە ئێستادا پێویستە 2,000 قوتابخانەی دیکە دروست بکرێت تاوەکو ئەو کێشە و گرفتەی زۆری ژمارەی قوتابیان کە هەن چارەسەر بکرێت وەروەها پێویستی بە 30,000 پۆل هەیە تاوەکو بتوان و قوتابیان بە کەشێکی ئارامە لە نێو پۆلەکاندا بتوانن گوێبیستی مامۆستاکانیان بن. دەچمە لای یەکەمی پەیوەندی کاک ئاوات وەردەگرم لە هۆڵەندا. کاک ئاوات گیانسڵاوی خوات لەوێ. وعلیکم سەلام کاک ئاوات گیان تۆ باشیت؟ زۆر سپاس دەکەم من باشم تۆ باشین کاردانێت الحەمدوللا باشین سپاس بۆ خۆ کاک ئاوات گیان. پێشکی پێشەوەی چمەنەوتەوەرەکە سڵاو دەزم بۆ کارمەندانی تەلەڤیزیۆنی پەیام بەعام بەگشتی بنای ئەوی شانەوە عەلەیکە سەلام. خۆشەویستیم بۆ هەمووتان هیوادارم سەرکەوتوو هیوادارم بەردەوام لە کار و چالاکیەکانتان بە تایبەتی دەستگای بەخشی کە ئەرکێکی مرۆڤانەی مرۆڤ دۆستانەیە کە جێی شانازیە بۆ هەموو لایەک بۆ هەر تاکێکی بۆ هەر تاکێک لە کوردستان یا لە دەروی کوردستان خۆشەویستیشم بۆ ئەوم بەڕێزەی کە تەلەفۆنەکەی وەرگرتم پەیوەندەکەی وەرگرتم بەنای هەموویانە زۆر سپاسەکەی کاک ئاوات گیان. بەڵێ لەسەر بابەتەکە ئامادەکاری بۆ ساڵی خوێندن لەگەڵ ساڵی دەستپێکی خوێندنە من ئەمەوە بڵم چێ ئامادەکاری کاک حکومەتی هەرێم هیچ ئامادەکاریەک ناکە ئامادەکاریەکەی تەنها یەک شتاوەیە کە سوێنی ڕۆژ قوتابیان یا مامۆستایان کێشەیەکیان نەبوو کێشەکەیان پیشوێ خادە بێنە سەر جادەژێ داوای مافی خۆیان بکەن من بە بەڵگەوە قساکەم وەکو قسە ناکەم کە بڵێم هەڕەمەشی لە خۆمەوە قسە بکەم و هیچ بەڵگەیەکم نەبێ. ساڵانی پێشوو بینیمان تۆڕە کۆمەڵایەتەکان لە تەلەڤیزیۆنە کە شەقیان لە مامۆستا هەڵا ئامادەکردنی حکوومەتی هەرێم بۆ مامۆستایان بۆ قوتابیان ئەوەیە کە بەداخەوە بێڕێزیەکە بۆ پەڕی ئەو پەڕی دیار نەبێت کە مامۆستایان داوای حەقی خۆیە کە یا خۆبەخشێت کە چەند ساڵە 5 ساڵە خۆبەخشە خۆ دەزانی خۆ لە ڕاگەاندنی کات دانیا و تەلەڤیزیۆنی پەیام ئاگادارە و ڕۆماڵی هەموو
ئەو نەهامەتیانەی کردو کە مامۆستا و پەروەردە جینۆدەی بوون بۆ نمونە لە ماوەیە مامۆستایانی خۆ بەخش ئەو خۆشکە بەڕێزانە ئەو برا بەڕێزانە ساڵە خزمەتی پەروەردەیان کردووە داوای واکەن بن بە نشەی یا داوای واکەن حق مستحقاتیان بدرێتێن نادرێتێ واتە ئەمەوێ ئەوە بڵێم کات دانیاجان بە هیچ شێوەیەک هەتا ساحیری ئەم زۆرە دەسەڵات بین ئێمە ڕقمان لە پارتیێکی نییە وەکو پارتیێکی وەکو پارتیێکی ئێمە وەکو هەست حیزبێک لە کوردستان ئێمە ڕقمان لە حیزبەکە نییە ڕقمان لە سیستمی حکومڕانەکەیانە ئەگەر ئەمان حکومڕانەکەیان سیستمێکی تەکنۆقراط وایە وەکو ئەوروپا وەکو هۆڵندا ئێستا هۆڵندا قساکەی بێت سەرجادە حکومەتەکە یەتە دەن گوێ لێ ڕادێ بەس ئەم حکومەتە ئەم بەرپرسانی خۆمان گوێ لە کەس ڕاناکەن لەبەرەوە ئەمێنێتەوە یەک شت ئەوەی کە ئامادەکاری کە بۆ ساڵی خوێندن ساکان خۆیانن بە دەرەجەی یەک داواکاریشن لە ڕێگای تەلەڤیزیۆنی پەیامەوە و لە ڕێگای جەنابتەوە ئەم پەیامە بگێنن بە کەسوکاری اقتصادیان داواکارم بە کەسوکاری اقتصادیان بە هیچ شێوەیە اقتصادیەکانیان فرامۆژ نەکەن بە هەر شێوەیەک بێ لە شێوەکان ئەگەر قەرزیشیان کردێ لا سامح الله بتوانن خوێندنەکەیان بەردەوام بێت چکە ئەم سیستەم حکومڕانیە لە مێژووی تاریخی میلەتە لە مێژووی تاریخی میلەتانە حکومڕانی تاسە بۆ کەسە بۆ بەس میلەت هەتا ماوە روی ئەمێنێتەوە لەبەرەوە کەسی نەخوێنەوار کەسێکی میلەتێک و نیشتیمانێکی یانەوەمان پیشانەیە لەبەرەوە داواکارم لە کەسوکاری اقتصادیان لە اقتصادیان خۆیان من سەڵە بە مەکتەبتەوە بە اقتصادیان خۆیان بەردەوام بن ئەگەر بە زۆر باشە کاگەوات دۆست پاس کاگاوایان با ڕێگە بدەین بە هاوڕانی دیکەش بتوان پەیوەندی بکەن کاک محمود لە کەرکووک وەردەگرین کاک محمود جان سڵامی خوارد عەلەیکە سەلام الحەمدوللا باشین تۆ باشیت ئەحوال چۆنی ئینشاڵڵا باشیت سپاس بۆ خوای بەداخەوە گیان بەڵێ بەداخەوە دیژێبێکی لە ئامادەسازی دەکەین بۆ ساڵی خوێندن ئەگەر موچە نەبیت ئەگەر ئیش نەبی ئەگەر ئەمە مستاکان موچەکان نەدەتەوە چۆن ئامادەسازی دەکەتەوە مامۆستا بەداخەوە ئەم دەسەڵاتە حەز دەکاتن جیلێکی نەوەیەکی فاشل بیت جیلێکی نەوەیەکی شنازانی جیلێکی هیچ نەمتەقدم بیت نەپێشکەوتی بیت مامۆستاکەم بەڵێ کاک محمود تۆ پێت وایە حکوومەت بۆچی کەرتی پەروەردە لە ئەوەلیاتی و لە بەرنامەی کاری دانیە ینی زۆرێک پرۆژە زۆرێک شتی دیکە زۆرێک زۆر جار ئەو بابەتانەی کە پەیوەندی بە وەرگرتنی باج و ڕسوماتەوە هەیە بەردەوام لە یەکەمین کارەکانی حکوومەتە ئەم کەرتە گرنگە بۆچی حکوومەت فرامۆشی کردو بۆچی گرنگی پێنادات مامۆستاکەم کوێ پەروەردەی گشتی کوێ حکوومەت مامۆستا بەداخەوە ئەمە مجموعەتی بازرگانەکانی دەکەن لە کەڕامەتی مرۆڤ علم دەکات ئاین دەکات یان مثلا على سبيل المثال محاربة دەکات لە پەروەردەی ئیسلامی يعني مثلا مدرس نمختصي پەروەردەی نەخريجي كلية الشريعي نظام خريجي پەروەردە الرياضة نظام پەروەردەی فنون نظام شيء ببيت پەروەردەی ئیسلامی يعني بداخەوە استهتار استهزاء بالحاشا بديني إسلامتي عظيم دكتوا مامسكوا وبهيج اهتمام ندى فرد يعني مثلا من لا قتل الجيران دازن لصالي هشتكل من طلبة من الصفية ابتدائية كل رفيقي بحثي كان عرب لكلمة من هيش مدرسة هنا أما مدرسة كردية وأما مدرسة عربية والله مامسكوا زۆر باشە زۆر سپاس بۆ کاک محمود لە دهۆکەوە پەیوەندی پێوەکردین دەچینە کۆیە خاتوو هانا وەردەگرین خاتوو هانا سڵای خوارد لەبێ السلام عليكم كاكا دانيال وعليكي السلام ورحمة الله بس كاكا دانيال هانا خان ڕاوسەرنجت چییە لەسەر بابەتەکەی ئەمڕۆمان
ئایا ئامادەسازی کراوە بۆ کردنەوەی خوێندنگاکان بۆ پرۆسەی خوێن بەگشتی لە هەرێمی کوردستانداوە ئەو کێش و گرفتانەی کە هەن لە کەرتی پەروەردەدا ئایا چارەسەر کراون؟ کاکەزانیان باشە چی ئامادەکاری بکە؟ بەڵێ چی ئاگای لە کەرتی پەروەردەیە؟ ئەو حکوومەتە ئەتەنی ئاگای لێنەوتەکە لە فرۆشی و پارەکەی بۆ خۆیدا هاتوو ئەو وڵاتە و هەرێمە بۆ خۆی و ئاگای لە هیچ نییە نەک تەنیا کەرتی پەروەردە کەرتی پەروەردە بەڕاستی زۆر وێرانە کەرتی تەندروستی ئەومە هەماشێ بەڵام ئەوڕۆ تەوەرەکسانەکە کەرتی پەروەردەیە بەڵێم بەڕاستی یعنی کەس نازانێت کەرتی پەروەردە چۆن ئەچێ بەڕێوان باشە بڕیارەکانیان نە بڕیارێکی یعنی ڕۆژێ بە مناڵێک سەیری بەم بڕیارشتانە بێ کەسە تاش کە لە هەر وڵاتێکە وەرد نوێی خوێندن دێتەوە یاخۆت ساڵی نوێی خوێندن دێتەوە پێشوازی ینی باشی لێ دەکەن و ئامادەکاری بۆ دەکەن بەڵام لەم هەرێمە بۆ ئەوەی ئام حکوومەتە دەیەوێ ئەم ڕۆڵێنەی کە دەخوێنن ئوستاد بکەنەوە لە خوێندن خەوت نەخوێندەوە دەسێ و بە هەمان شێوەی خۆیان هیچ نەزانن و ئەم نەعەدالەتی کە لیان دەکرد ئەم زوڵمەلیان دەکرێت هیچ هەستێنەکەن و هەروەها بۆیان بچێتە سەر بۆیە هیچ گرنگی بەم نادەم بەڕاستی ئەم کارتەکەێکی زۆر گرنگە چونکە هەڵکۆشیار دەبێتەوە خوێندن زۆر گرنگە بەڵام ئەوانە بە ئەنقەزا دەکەن و بۆ ئەوەی منداڵەکانمان یعنی هیچ کەس زۆر ڕاستە هیچ هۆشیار نەبن و ئاوا چۆن ئەوە بڕێوە بۆیان ئاوا بچێتە سەر هیوادارم خی گەورە بۆمان باش بکە و چی باشە ئەومان بکە ئینشاءالله ئینشاءالله زۆر سپاس بۆ خاچوهانە لە کۆی و پوێندی پێوەکردین دەچینە لای پێوەکردیکە نازەنین خان لە هەولێر وەردەگرین خاتو نازەنین سڵای خوارد لێبێ لای خۆی پەروەردگار لە تۆ برای بەڕێز لە بینێرە بەڕێزەکانی وعليكم السلام ورحمة الله بەڵێ دەستا خۆشی بۆ تەوەری ئەم جارەکان باسی خوێندنە چۆن ئامادەکاری کراوە یان نا ئەویان من نازانم ئەچکە من خوێندکارمە بەڵام دەبینم دایک و باوکەکان دەچن سلوبەرگی مەکتەب دەکڕن بۆ خوێندکارەکانیان بەڵام من گلەی ئەوەم هەیە لە خەڵکەکەی خۆمان هەندێک خەتای حکوومەتە یعنی زۆری خەتای حکوومەتە خوێنی لە بەرچاوی خەڵک خستووە بەهۆی ئەوەی خەڵک قوتابیان ئەو زەمانی بوون دەکەن سەونی خونی دەکەن هەتا کۆلێشتاوە دەکەن بەڵام ناهولێت دەبن کە دانامەگرن و خەڵکەکەی دەوروبەری خۆش لە حکوومەت خراپترە لەبەر ئەوەی دەرێ تاکە دامەگراندنێتەوە بۆ واز لە خوێندنانی قوتابیەکان سار دەکەنەوە بەڕاستی یعنی زۆربەی مەسئولەکانی ئێستا بەرپرسەکانی ئەوانەی لە دەسەڵاتن بەشێکی زۆریان جاهیلن ئیتر خوێنیان لە بەرچاوی خەڵکی خستۆ خەڵکەکەی ئێمەش بەپیچی ئەوان لێدا مەخوێنە من بوومە چێ چاچەند گرنگە قوتابیان و خێزانەکان دایکان و باوکان هەمیشە و بەردەوام بەتابێت دایکان و باوکان ئومێد ببەخشن بە قوتابیەکانیان و وایان لێ بکەن سارد نەبنەوە لە خوێندن ڕاستە وای لێ هاتۆ لە وڵاتی ئێمەدا خوێندن بۆ ئابووری و هەروەها بۆ ڕۆژ لە ڕۆژان تاوەکو و دام مەزرین لە کەرتی تایبەت بێت یاخود لە حکوومەتدا بێت هەمیشە بەردەوام بیر لەوە دەکەین و کاتێکە دەست بە پرۆسەی خوێندن دەکەین داخەوە باری وڵات و باری ئابووری وڵات وای کردو کە خێزانەکان چاویان لەسەر ئەو بێ بەڵام تا چەند هاوشانی ئەوەش گرنگی بدرێت بە پەروەردەی منداڵ و بە ئاستی توانستی و زانستی قوتابیەکانمان بەڵێ من داوا لە دایک و باوکان دەکەم زۆر گرنگە یارمەتی قوتابیەکانیان بدەن شادیان نەکەنەوە لە خوێنیسکە شەهادە تەنها بۆ پارە نیە بەڕاستی یعنی لەگەڵ ڕێژم بۆ ئەوانی کە شەهادەیان نیە بەهۆی زروفێکەوە یان بەهۆی کەمتەرخنی خۆیان وازە لە مەکتەب هێناوە بەڵام شەهادە زۆر 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 ئەساسە بۆ ئینسان یعنی کاتان لێ دەکەم دایک و باوکان ڕۆڵەکانتان سوار نەکەنەوە هەموو شتێک هەر پارە نییە شەخصیات گرنگترینە ئەو حکوومەتە نایەوێت خەڵکی خوێندنەوار و پێشکەوتوبان زۆربەی زۆری مەسئولەکانی ئێمە نەخوێندەوار و خەڵکی دابڵێن جاهیلی یعنی لەگەڵ ڕێزم بۆیە وایان کردووە خەڵکەکە لە خوێندندا ببڕێ قسەی زۆر بەڵام من ڕێگە بە هاوڵاتیانی خۆشەویست دەدەم لە دوای ئێوە من بەشداری بکەن زۆر سپاس بۆ خاتوو نازەنی لە هەولێرەوە مامۆستاستا لە بازیان وەردەگرم مامۆستا گیان سڵای خوارد لێبێ السلام عليكم صلاة إخواتنا. وعليك السلام ورحمة الله. بەڕاستی لەسەر ئەو بەنامەی زەناتان ئامادەسازی کراوە بۆ دەستێکردنەوە ساڵی خوێندنیان نا
ڕاستی من لێرەوەڵێم هیچ ئامادەکاریەک نەکراوە هەزارەها قوتابخانە لەم لە کوردستانە هەیە سەتەهایان پێویستی بە نۆژانکردنەوە هەیە قوتابیان دەرماڵی بۆ نەبەسراوە مامۆسایان پلە بەرزکردنەوەیان وەستاوە چەند ساڵە و خەڵک ئومێدی بە خوێندن نەماوە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان من بەڕاستکراوە نایڵێم هیچ ئومێدێکی بە خوێندن نییە وەتا ئێمە هەزارەها کریزی و دەرسوی زان کۆمان هەیە هیچی دانەمەزراوە خەڵک ئومێدی بە خۆشی نییە حکوومەتی هەرێمی کوردستان حەزەکا خەڵک شوێر بێنە خوێنەوار بێ لەبەرەوەی گرنگترین کەرتی پەروەردە و خوێندنە خی گەورە فەرمێ قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون انما يتذكر اولو الالباب خی گەورە فەرقی خوێنەوار و نەخوێنەواری کردو زانا و نەزانی کردو ئەما حەزەکەن خەڵک نەزان بێ چونکە من ئەو کاتێک کە هەشتاکان بۆچی لە بەرژەوەندی ئەوانە هەیە کە خەڵک نەزان بێ خەڵک هیچ نەزانێت خۆی پرسیارەکە ڕوونە ئەوان حەزەکەن خەڵک ئەو چینە ڕۆشنبیرە ئەو قوتابیە ئەو مامۆستا تێکۆشەرانەی کە ڕۆژێک بوو بە جوستانی بەتاڵ ئەو کاتە پارە نەبوو چی خوێندنیان پەرە پێدا ئێستا پارە هەیە ئەوان بۆیە حەزەکەن لەبەرەوەی خۆڵەکەنە چاوی خەڵکی ئەو چینە ڕۆشنبیرەی کە ئیمڕۆکە هەڵوێستێکی هەیە کە ئیمڕۆ داکۆچی لە مافی خەڵک و کریەکار و زووتیار و هەموو خەڵکێکە چینە ڕۆشنبیر و مامۆستا و قوتابیەکەیە ئەوان حەزاکەن خەڵک ڕۆشنبیر بێ خەڵی نێشتی کراوە بێ حەزەکەن تەنیا خەڵک چۆر بێ دوای ئەوان کەوێت لەبەرەوە مامۆستا قوتابی چینی ڕۆشنبیر تەییدی ئەو شتانە ناکە مافی خەڵک داوای حەقی خەڵکەکە داوای مافی خەڵکەکە ئەوان حەز ناکەن ڕۆشنبیری لە کوردستانە سەر هەڵا لەبەرەوە هیچ ئومێدیشیان هیچ احتیمامێکیان بە سلکی پەروەردە نەداوە سلکی پەروەردە ئەو سلکە گرنگەیە کە چاوی میلە دەکاتەوە کە داکۆچی لە مافی هەموو خەڵکی کوردستانەکە لەبەرەوە من داواکارم لە خوای گەورە ئەو خەڵکەوە لێ بکە یعنی ئێستا پێویستمان بە دوو شۆشە شۆژێکی جەماوەری شۆژێکی ڕۆشنبیری یعنی ئەمە جەماوەریەکەمان ئەنجامدا ساڵی 1991 ئەوە بۆ حکومەتی عێراقی ماڕوخان بەڵام ئێستا ئەبێ شۆژێکی جەماوەری دەست پێ بکە بۆ ڕوخانی ئەم دەسەڵاتە و چینێکی ڕۆشنبیر بێتە ئاراوە بێتە سەرکایی دەسەڵات بۆ مافەکانی خەڵک دابین بکە داوای حەقی هەموو ئینسانکە سلام علیکم مامۆستا لە بازیانەوە خاتوو سەنا لە هەولێر وەردەگرم خاتوو سەنا سڵای خوارد لێبێ السلام علیکم علیکی السلام و رحمة الله باش کاردانیار سەر هەردوو چاومان خاتوو سەنا تۆ باشیت سەلامەتی وەڵاهی پەیوەندەکەی من لەسەر تۆرەکەی بەڕێستان نییە ئەگەر ڕێگام بدەن زۆر حەزەکەم قسە بکەم لە خزمەتتان فەرموو لەسەر کەناڵەکەتان یعنی گرێکی زۆرمان هەیە ئەو ماوەی کەناڵەکەتان هیچ گەرم و گوریزارانی نەمایە چی بکەین کە گەرم و گورتری بکەین ئاینی بەرنامەکەی بەڕێستان پێشتر کار مەحموود پێشکەشی دەکرێت ئێستا هەر ئەسڵەن لە کەناڵەکەتان بەدەر ناکەویستن چەند کارمەندی تریشتان وەکو کارسەلا کابڕیات مامۆستا سالار یعنی ئەو کارمەندانە هیچ نەماینە چەند کارمەند دەچن کە بەڕێوەی دەبن ئەو کاتی کە کات حاجی فاروق بەڕێوەبەر بوو یعنی کەناڵەکەتان نەوعاز بوو ئێستا کە ئەو بەڕێوەبەرە ئەوەندا ئیحتیمام پێ ناداتن ئەگەر ڕێگە بدەی بە من خاتوو سەنا هەر کارمەندێک کە لێرە کارمەندی ئەم کەناڵەیە ینی بە زۆر ئێمە ینی بەخۆشم ینی بە زۆر لێرە دامنانیم کەی دەتوانم بڕۆم گرێبەستە ئەمە بەم شێوازەیە لەبەرەوە هەر کارمەندێکمان ڕۆشت بێت بە حەز و خولیای خۆی بۆ ڕۆشتووە لەم کەناڵەماندا و تەمەنا دەکەین ئەم کەناڵی خۆیان هەر کاتی بیانە دەتوان بێنەوە پێشکەشکارن بۆ لێرە کار بکەن لەبەرەوە هەر کاتێک بێت یاخود هەر پێشکەشکارێکی کەمان بێت لێرە دەتوانێت بەردەوام بێت لەبەرەوە پەیوەندی نییە بەوەی کە وەکو بڵێ دەرکرابن ئەو پێشکەشکارانەمان بە حەز و خولای خۆیان ڕۆشتون زۆر سپاس بۆ خاتوو سەنا لە هەولێرەوە پەیوەندی پێوە کردین. بەڵێ ئازان خۆشەویستان دەمەوێت سەرنجتان بۆ بینا و خوێندنگاکان لە هەرێمی کوردستان ڕابکێشم لە هەرێمی کوردستاندا لە ساڵی 1991 بە دواوە 1013 بینای قوتابخانەمان نەبوو تاوەکو ساڵی 2016 بە گوێرەی و ئامارانی کە هەن تاوەکو ساڵی 2016 بۆتە 4262 قوتابخانە ینی لەو 25 ساڵەدا ئەوەندە
قوتابخانە زیادی کردووە کە لە ئێستاشدا پێویستمان بە 2000 خوێندنگای دیکە هەیە تاوەکو کێشوگرفتی قوتابیان لە نێو خوێندنگاکاندا چارەسەر بکرێت و بەشێکی زۆر لە قوتابخانەکان بکرێتەوە بە 1 دەوام و 2 دەوام و 3 دەهام نێڵێت و زۆرجار لە نێو پۆلەکاندا 6 قوتابی بوونی دەبێت کە ئەمەش ژمارەیەکی زۆرە و قوتابی ناتوانێت بە باشی ئەو زانستی کە هەیە وەری بگرێت. بەڵازان دەچمە لای پەیوەندەکانی ئێوەی ئازیز کاک پۆڵا لە هەولێر وەردەگرم. کاک پۆڵا سڵای خوا لێوێ. سڵای خوا لە تۆ لە کارمەندەکانت لە هەموو بینەرە بەڕێز و خۆشەویستەکان. عەلەیکە سەلام کاک پۆڵا تۆ باشیت؟ بەڕێزی یاخوا هەر چاقی برای بەڕێز. برای بەڕێزم تەوەرەکە زۆر گرنگە بەس چێ ڕادەگری بێت برای بەڕێز لە پاش ڕاپەڕینەوە هیچ گرنگیەک بە بواری خوێندن نەدراوە دڵنیا بەلەوە و بەڵگەش زۆرن وا بەرهەمی داهێنانمان لە زاتووەکان داهێنان لە بواری زانستی هیچ داهێنانێک هەبووە بگەینە ئاستی میلەتان نا لە بواری پێگەیاندنی تاک دروستکردنی کەسایەتی تاچی کورد باوەڕی بەخۆی بی متمانەی بەخۆی بی دۆست و دوژمن لێک زیاکاتەوە نا بۆ چونکە هەر سوار کۆڵەکە کە کاک دانیار هەر سار بنەماکانی پەروەردە چین یەکەم مامۆستا دووەم قوتابی سێم تەلار چوارەم پرۆگرامەکان هەر سوار کۆڵەکەکە دروستکردنی پەروەردەن زیاتر لە قۆناغی سەرەتاییەوە تا زاکۆکان کات نییە ڕوونی کەینەوە ئایا لە ڕووی تەلارەوە تێداویستیەکان ئامادەکراون ئایا لە ڕووی مامۆستاوە قولی بەردەوامیان بۆ کراوەتەوە شکۆیان پارێزراوە باری ئابووریان تەواوە ئایا خوێندکاران قوتابیان دۆخێکی ئەوتۆیان لە ماڵەوە لەگەڵ کەسوکاریان گونجاوە ئایا پرۆگرامەکانمان تاچەند پەیوەست کراوە پەیوەند کراوە بە وڵاتە پێشکەوتوەکان نا بە دڵنیاییەوە پێت دەڵێم ئەوانە لەگەڵ زانستین لەگەڵ پێشکەوتن نین لەگەڵ بنەمای خێڵەکین چونکە لە بەرژەوەندی خێڵدا نییە زانست پێشکەوی لە بەرژەوەندی خێڵ و خێڵە دواکەوتوەکان نییە بۆ چونکە هەموو شتەکان ڕۆن دەبێتەوە سنووری نیشت کاکێ دانیار سنووری نیشتیمانت دەزانن خوێندکار کەسایەتی کە دروست بوو سازش بۆ دوژمن ناکات پای تاجیرکەر ناهێنێ کەسایەتی بۆ دروست دەبێ زوڵم مستەم قبول ناکات هەر زوڵمێکی بەرامبەر بکرێت دێتەوە دەنگانی ئەو زوڵم مستەمی کە ئێستا هەیە قبوڵی ناکات کاتێک کە وشیار بێت کاتێک کە ئاست و زانیاری باش بێت شکۆی دەبێ خاچی لا پیرۆز دەبی براکانی لای بەڵێ هەموو میلەتەکە وەکو خوشک و براسەری یەک دەکەن گەندەڵی نابێ سوکاوانەی کە گەندەڵی دەکەن ویژدانیان نەخۆشە تەندروست نین ئاستی معریفیان لاوازە ئاستی معریفی چونکە یەکێک ڕاستگۆ بێ لەگە میلەتەکەی لەگە خاکەکەی لەگە نیشتیمانەکەی لەگە نەتەوەکەی ناپاچی ناکە ناپاچی بە واتای گەندەڵیش بە واتای پەرامۆژکردنی سەکتەری پەروەردە بۆ نمونە زۆرن کۆریای باکوور بە نمونە بهێننەوە باوەڕت بێ لە ماوەیەکی کورد توانی ببێتە ئەو وڵاتە پێشکەوتۆ لە ڕووی تەکنەلۆژیا و پێشکەوتنی پیشەسازی بەڵام تا ئێستا هیما گرنگی بە چ دەدەن لانە بەرپرس خوێندنگایە قوتابخانەک لە کێوە بکاتەوە چەند خوێندکاری هەیە چەند ملیۆنیان لێ وەرگری لێ ئیرفانەکان کەواتە ویژدانەکان نەخۆشن پێویستمان بە توێژەری پزیشکی هەیە لە وڵاتانی پێشکەوتوو سایکۆلۆژیەتی سیاسیەکان ئایا لە عەقلیانە لە زیناتیانە لە سایکۆلۆژیەتیانە وا لەگەڵ ملێت دەجوولێنەوە بەداخەوە دار ئەگەر خوار بوو دێبەریشی خوار دەبێت دووبارە ڕێزم هەیە بۆ پاک کارمەند و بینەرەکان عزیزی ئەمەی کاک پۆڵاگیان دەچمەلای پەیوەندیەکی دیکە کاک جەمال لە بازیان وەردەگرم کاک جەمال سلام علیکم وعلیکم السلام ورحمة الله دەستەکانە ماسەکەم سلام ئینشاءالله سەخرەڵڵا لە خزمەتتان کاک جەمال دەستخۆشی بەنامەکە لێگەم سوپاس بۆ برانشکەوە پەیوەندەکان وەرگرتم بەناویشانە زۆر سپاس دەکەین سلام ئینشاءالله بەنسبەت ئەم تەوەرەوە خۆی ئامادەکاری ئەکرێ بەڵام کەمە کوڕیش هەر ئەبێ بەڵام دوا ڕۆژمان ئێمە ناخۆشە لەبەرەوەی ئەوە تا ڕۆژانە مامۆستا بینی لە هەموو بوارەکان یان دیان گەنجی ترمان هەیە هەر کێشە هەیە دیان خەڵکی تر هەر داواکاری هەیە هەموو داواکاریەکان ئەگەرێتە بۆی کە ڕۆژانە خەڵک ژیانێکی هەبێ پارەی دێبێ معاشێکی هەبێ تەماشای خوێندنیش تەواوەکەی مستەقبەلم نییە یان ئەوەش کە نەخێنەوارە یان خێنەواری نییە ئەنیش مەسەلەیە سایەکێ وەکو من گەنجم گرێگاریەکەم یعنی ئێمەش تەمەنمان ڕۆیەوە و بیرەکەوێ خۆیان کەیژن بێنین کەی ماڵ بکەین کەی خانوو بکەین ئەمانە هۆکارە لە مستەقبەڵ ئاینا بەش خۆی خوێندن کەمە کوریشی هەر ئەبێ بەڵام ئامادەگاریش هەر کراوە بڵام
خۆی ئاخرەکەی کۆتایەکەی ئەوەیە کە خەڵک حەزی لێ دامەزێ ئەوە مشکلەیە ئەمە لە نایەک دومەیشی ئەگەر بکرێ شەڵا دەرگای ئەم کەناڵی ئێوە داواکاریە لە حکومەت بکرێ خەڵک پارەیەکی باتێ بە خەڵک نوماڵکە خەڵک خانە وکە یان حکومەت خانی باتێ بەکرێ ماهانەیەکی لێبسەنە یان ساڵانێکی لێبسەنە یان پاری باتێ بۆ سڵبەرزەوە یان پاری باتێ بۆ کاسوی ئەمانە بەڕاستی کێشەکان کەمە کاتەوە بەڵام ئەگەر حکومەت هەر ئاوا بکە و خەڵکی هەر ئاوا داواکاری بکە ئەوە شتەکان ئاوا ناخۆشە بێ داهاتێکی زۆریان لە بەردەستە ئەمڕۆ کە ئێستا داهاتیان لەوانەیە زیاتر بێت لە چاو ئەو کاتی کە سولفەی زەواجە بوو پێشینەی خانوبەرە هەبوو بەڵام دیار نییە بۆچی ئەو پارەی کە هەیە ئەو داهاتی هەیە لە خزمەت خەڵکدا سەرفی ناکەن ینی بۆ چیانە گەندەڵیش بێت لە ڕادە بە دەرگەندەڵی هەیە بەڵام هەر دەکرێت لە ڕێگەی ئەو داهاتەوە کە لە ناوخۆدا بەدەستی دێن یاخود لە ڕێگەی نەوتەوە داهاتە دێتەوە نێو خەزێنی حکوومەت ئەنی بۆچی بۆ خزمەتگوزاری و بۆ ئەو پرۆژانەی کە لە خزمەت هاوڵاتیاندا جێبەجێ ناکەن یەکی لەو پرۆژانێکی لەو شتە زۆر گرنگانەی کە خۆت ئاماژەت پێکردبوونی پێشینەی هاوسەرگیریە بوونی پێشینەی خانوبەرێک ئەمانە وا دەکات گەنجێکی زۆر ڕوو لە پرۆسی هاوسەرگیری بکات و بتوانێت ژیانێک بۆ خۆی پێکەوە بنیاد بنێت والله ئەگەر ئیشەڵا حکومەت ئەمە بکە بەڵێ کاک جەمالگیان ئەگەر ئیشەڵا حکومەت ئەمە بکە ئەگەرەوە بۆ ئەوی کە ڕەحمبەزەی بەکار بێن ئەگەر کەسێک هەبێ پیان بڵێ هەر لەبەر خۆی گەورە چاک بن هەر لەبەر خۆی گەورە بگەڕێنەوە کە ڕۆژێک دێ ئەمرن کەسێک هەبێت لەوان نزیک بێ پیان بێنن لە ڕۆژێک دێ ئەمرن وەرن لەگەڵ ئەمیرەتە چاک بن وەرن باش بن پارە بن بە خەڵک کاسی فێکە خۆ خەڵک پارەکەشی بادە بەخۆ ئەیاتەوە باوەڕ بێستا من حکومەت پارێک مادەژن و ماڵۆژیان و خانە بکەم وەڵا ئەیدەم و ساڵان شتێکدانە ئەیدەمێک دانێت هەر بە زۆریش بێن لێمان وەرەگرێتەوە بەڵام گرنگەوەیە کە دای بنە یان بۆ نمونە زۆر باشە کاک جەمال پەیوەندی دیکەمان هەیە دەچمە لای پەیوەندێکی دیکە زۆر سپاس بۆ دەستکانە خۆش زۆر سپاس دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک عومەر لە چوار قوڕنە وەردەگرم کاک عومەر گیان سڵاوی خوات لێبێ وارە جەنابی و بنێران کاتەی جەنابەت باش وعەلەیکە سەلام کاک عومەر گیان ئێوە باشن بەڕێزی ئەمان لەسەر چیە گە زەحمەت نەبێ تۆڕەکەمان لەسەر ئەوەیە ئایا ئامادەسازی کراوە بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن لە هەرێمی کوردستاندا ئەو کێشە و گرفتانەی کە ساڵانە بوونیان هەیە ئایا لەم ساڵدا توانراوە کێشە و گرفتەکان چه ئەو کێشە و گرفتانی کە مامۆستان هەیەیانە یاخود لە بینا و لە کێشە و گرفتی ناوپۆل و پێداویستی ناوپۆل هەبێت ئایا چارەسەر کراوە؟ وڵی وەگەمە تەماشای جارێ بازارەکان دەستکەین خۆراکاریەک هەیە گەندە ینی قۆڵبڕی نەکێ لەگەڵ ئەو دوکاندارانەی خۆڵی خەڵکی زۆر دەبڕن هیچ ڕقابەتی حکومەتی هەرێم لە سەریان نییە هەز بەکە و بەکەی بخۆ خەڵکەکی فەقی دەڕوتێنەوە هەمووش دەشتێک بە خەڵکی دەبن سە قورعای دێن نەگۆڕی خوای گەورە و خەزە بێت لە میلەتەی ناگریت و خەزە بێت لە ناگرێت سە سوێنی دەخۆی پاشتێکی بە خەڵکی دەبژیت 5,000 لەسەر نیە بە 15,000 بێ خەڵکی فەقیر یعنی هیچ ڕقابەتی نییە حکومەتی هەرێم بیایتە سەر ئەو دوکاندارانە ئەو خەڵک بۆ خۆی ئەمە نخبەیەکی کەمە ئەمە بوونی هەیە بەڵام بێگومان هەیە لە بازارەکاندا هەیە بوونی زۆرە ئەمە دەڵێ نزمێکی کەمە زۆر زۆرە وەڵڵاه میلەت ئەو داهاتە حکومەتی لە بەدەستی دابێ چێن بەخوای ئەوەی بکەویتە دەستی لە قەناری دەدا بەس خوای گەورە دەبۆی ڕاقی ناداتەوە میلەتەی نەڕۆژێشی پێ دەکات ڕاستەکەی بەڵێ کاکومە لەسەر تەوەرەکەمان هیچ قسە و باسێکە نییە دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندنە دووسبەی لەسەر مەکتەبیش ئەمیش دەمێ قسەشکەمە لەسەر ڕاگەێنم لە مەکتەبی ژیانی تەربیەکان بەڕاستی پێ بڵێ میش ڕقابەک نییە ئەوانش هەرعنیش وەک شت فرۆشتنێ ڕقابەک نییە لە مامۆستاکان کە تەلەبەک خزمی خۆی بێ کەسی خۆی بێ دەری دەچێنی کە خەڵکێکی فەقیر بێ سوێن بەخوای زیرەک بێ دەیکەوێنی بۆ دەیخاتەوە ساڵێکە زۆر باشە زۆر سپاس بۆ ئەو شانێ داوا لە تەربیە دەکەم ڕقابە بخاتە مامۆستاکانی یعنی ئەو مامۆستانی دەبینی شەڕە سوحبەتی لەگەڵ تەلەبەی دەکەن دوایش هەر مامۆستاکە دەچیت کە سوباتی تەلەبەکە بێ ڕێزی کردم نەخێراگاتی تۆزێک زەبر و زەنگتە بێ و تۆزێک ئەوەتە بێ شەڕ سوحبەتی لەگەڵ تەلەبەی ناکەی کە واش بخێر لێ پێڕق و کاکومەر دەکرێت بڵێن دەبێت هاوسەنگی بپارێزرێت لە نێوان قوتابی مامۆستادا خۆ هەموو هەمیشە خەتای مامۆستانی زۆر جار بەشێکی زۆر ئەو کێشەگرفتان لە نێوان مامۆستا و قوتابیدا هەیە ئەوەی کە بینیمانە دوای لێکۆڵینەوە سەرکراوە زۆر جار خەتای قوتابیە کە
کە هەر چانە بۆ بازاری کاتە دەبێت بارکش کاتێ تەربیە کە ئەو دەمەی مامەساژ قسەی دەبێ و کابرای تەربەکەت بۆ خۆی دەتوانی ئەو دەمەی قسەی لەسەر زۆر باشە زۆر سپاس بۆ کاک عومەر لە چوار قورنەوە لەگەڵمانە بوو دەچمەنای پەیوەندێکی دیکە کاک ساڵح لە شیلاتزێ وەردەگرم کاک ساڵح سڵاوی خوا دەوێت السلام عليكم. وعليك السلام سر هەردوو چاومان کاک ساڵحی بس توشي التوارى كان شاو ماشي كان سوباز بتا از جناب من صالح لناحية شراب زي يعني وسيح صالح حكاك حاجي يعني حكمات هرم كردستان لازم امان دستوشي لحكمات خود كان جناب سروكي خو جناب سروكي مسئول بازانی هر سال آماده سازی کراوه دسته سال نوی خوندن بو خطابیت هرم کردستانه خطی هرم کردستانه لازم همه دست خوشی لحکمت خود بکنیم جناب سروکی خود بکنیم و خطابیت خود بکنیم ماموستا تایبت لازم همه سپاسدار حکمت خود و مامۆستای کەوێمە کوردستانی خەستێمەیە تا ملەتێمەیە ئەزمانێکی سەرۆکی حکوومەت کردوێتی بۆ مامۆستایان بۆ قوتابیان مامۆستایان چەندین کێشە و گرفتیان هەیە ئەو لەلایەک پلەبرسکردنەوەیان وەستاوە مامۆستایانێکی زۆر خەمی ئەویانە کە خانەنشین ببن لەوێش دووبارە کێشە و گرفتێکی زۆریان بە دروست دەبێت دەکرێت پێم بڵێ ئەو کێشە و گرفتانە چین چارەسەر کرابن 21,000 مامۆستایوانە بێژمان هەیە لە هەرێمی کوردستاندا يعني أو خانشين ببيت يعني أو حتى مستحق بيجي خانشين ببيت ويعني هم جراجي موشيو يعني بدوام كيتن يعني ما وصل لازم قلي نجن لحكومة هرم كردستان والله أما يعني بشكل من بسوية كذا ما وصل وأنا بيش يعني بسوية كتابي درشي دامزرا زانكو بيمانا كان دانا مزرا بشوازكي وأنا بيجي وأنا ضلينه يعني ما كيشو قرفنيه بسوية كذا مامۆستای وانە بێژ توانیویانە پرۆسەی خوێندن بەشێکی زۆر لە ناوچەکانی دەرەوەیشان لە گوندەکاندا پڕ بکەنەوە تاوەکو ئێستا حکوومەت نەیتوانیوە بەشێکیان دابمەزرێن یعنی ئەوە چەندین ساڵە ئەوە نەتوانە ئەوکرا بکرێت لەلایەکی دیکەەوە لە بینای قوتابخانە لە هەرێمی کوردستاندا بەشێکی زۆر لەو بینانەی کە دروست دەکرێت لەلایەن خێرخوازانەوە دروست دەکرێت تاوەکو ئێستا نەبینراوە بینایەکی قوتابخانە لەلایەن حکوومەتەوە بکرێتەوە ئەمن واجبێ خدا ئەمن واجبێ خدا بکارینم ئەمن هرکی خدا بم حکمت به کیف خویا امن فابتا کیش گنده امن بچما او گنده که دوام دکم یعنی امن به کیف خو نه امن ما مستما خدا نه موچی خو ما یعنی ها عادی بیتن امن آماده ما خود جای خوندم بگم طلبت خود يعني أرشلية يعني أرشلية جنب حكمة هرم كردستان والله جناب سوق مسؤول بازاني آماده هم خطابيان هم كم آماده كاك سالا لا سنوري ئێوەدا لە سنووری دۆک و زاخواندە مامۆستا ناوێرێ بە ئازادی ڕای خۆی دەربڕێت چەندین مامۆستایەمان هەیە لە نێو زینداندان زۆر سپاس بۆ کاک ساڵە لە شیلاتزێەوە پەیوەندی پێوەکردین بەڵازان و خۆشەویستان وەک ئاماژەمان پێکرد لە هەرێمی کوردستاندا زۆرێک لەو سێکتەرانەی ژیان کە هەر سێکتەرێکی ژیان دەستی بۆ دەبێت کێشە و گرفتێکی زۆری هەیە لە کەرتی تەندروستی لە کەرتی ئابووری وڵات لە شتومەکینە و بازار لە کەرتی نەوت کە لێسادا نرخی نەوت زۆر بەرز بووتەوە هاوڵاتیان بۆ زستان دووبارە خەمیانە بۆ ڕێژە بۆ نرخە زۆرەیە نەوت بکردن لەلایەکی دیکەشەوە ئەوە لە چەند ڕۆژی ڕابردووشدا قسە و باسی بوونی غاز هاتارەوە قەیرانی غاز دەست پێ دەکاتەوە ئەمانە چەندین بابەتی دیکە لە هەرێمی کوردستاندا بوونیان هەیە بەڵام لە هەمووی گرنگتر ئەم کەرتەیە کەرتی پەروەردەیە کە پەیوەندی بە ئایندەی هەموو قوتابی و منداڵەکانمانەوە هەیە کە ئەمە کەرتێکی زۆر گرنگە بە بەرزبوونەوەی ئەم کەرتەوە بە گرنگیدانی ئەم کەرتەوە وا بکرێت کە توانستی و زانستی قوتابیان بەرز بێتەوە کۆمەڵگایەکی هۆشیار دێتە ئاراوە قسەکە لێرەدا ئەوەیە کە بۆچی حکوومەت و وەزارەتی پەروەردە هەمیشە بەردەوام هەوڵی ئەویان نەداوە کە ئامادەسازیەکی باش بکرێت بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن و ئەو کێشە و گرفتانی کە مامۆستایان هەیەە چارەسەر بکرێت ئەمڕۆژ بەشێکی زۆر لە مامۆستایانی کۆمەڵی دادگەری لە ڕێگەی یاداشتێکەوە چەندین کێشە و گرفتی مامۆستایانیان خستە ڕوو و ئاماژەیان بۆ کرد کە گرنگە لە دەستپێکی ساڵی نوێی خوێندندا ئەو کێشە و گرفتانی مامۆستایان چارەسەر بکرێت لەوانە ئاماژەیان بۆ کرد دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوەی مامۆستایان وەروەها چارەسەرکردنی مامۆستایانی وانە بێژ و گەڕانەوەی موچە شایستەکانی مامۆستایان کە لە ساڵانی ڕابردوودا مامۆستایان
موچەکانیان بە حساب پاشەکەوت کراوە بۆیان بگەڕێنرێتەوە و ئەوان باسییان لەوە کرد کە گرنگە مامۆستایانی خاننشین موچەی خاننشینەکەیان هاوتای موچەی خاننشینی مامۆستایانی خوار و بەغدا بکرێت کە ئەوان موچەکانیان زۆر باشە لە چاو موچەی خاننشینانی مامۆستایان لە هەرێمی کوردستاندا. هەروەها مامۆستایانی کۆمەڵی دادگەری ئاماژەشیان بۆ کرد بوونی بینایی خوێندن لە ئێستادا بەشێکی زۆر لە قوتابیان بەدەستبوونی نەبوونی بینایی خوێندنەوە دەناڵێن و کێشەگرفتێکی زۆر هەیە بە ڕێژەیەکی زۆر قوتابی لە نێو پۆلەکاندا هەن لە هەندێک قوتابخانە نزیک بە 6 قوتابی بۆ 7 قوتابی کە لە چەند ڕۆژی داهاتوودا لە نێو راپۆرتەکاندا دەیانبینی لە نێو راپۆرتەکانی کەناڵی ئاسمانی پێیاندا دەیبینین کە لە نێو پۆلەکاندا ئەو ژمارە زۆرەی نێو قوتابیان بوونی هەیە کە بەداخەوە ئەمەش کاریگەری دروست دەکات لەسەر پرۆسەی خوێندنەوە لەسەر وەرگرتنی ئاستی و زانیارانی کە قوتابیان هەیەە. وڵازان دەچمەوە لای پەیوەندەکانی ئێوەی ئازیز باوکی ماکوان لە بازیان وەردەگرن. باوکی ماکوان سڵای خوا لێبێ. مامۆستاگیان سڵای خوا لە بەڕێزە. وعەلەیکە سەلام باوکی ماکوان سڵای خوا لێبێت. تۆ باشیت؟ سەر دوو چامان وڵا ئەگەر کەمێک دەنگ بەرزکەیتەوە بەباشی گوێم لە دەنگ نییە باوکیمان. وعەلەیکە سەلام سەر دوو چامان. باوکی ماکوان قسەت چییە لەسەر ئامادەسازی بۆ دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن؟ بەڵێ. قوتابخانەکان کارەبایان فولە مەخصوصی بەڕێز کارەبایان فولە نەودی باشە بۆ دابین کراوە قوتابی هەموو جلوبەرگی بۆ کردراوە هەموو پێداویێکی ڕۆژانەی بۆ حاضر کراوە. بەڵێ. حکومەت یاریمە کوردستانە لەسایە حکومەتە جوانەی کە ئەو بەرابەرەزە لە شیرازیەوە پەیوەندیەکە هەر پەیوەندیەکە وەستی حکومەتەکە ئێمە ئەڵێن حکومەتی خۆمانە حکومەتی کوردیە بەڵام بەداخەوە چا سەری ئەسخان حکومڕانی ملەتی کوردی کرۆ بە خراپی زۆر بە خراپی حکومڕانێکی هێندە ناشیرنیان وڵاتیان کردووە ئەم هەرێمیان وا کاول کردووە بە 100 ساڵێکی هیچ کەسە ناتوانێت بنیادی هەرێمی کوردستان بنێ. برای بەڕێزم ئێوە وەکو ئۆپۆزیسیۆن لەگەڵ لایەنەکانی تر ئەبێ فشارکە لەسەر حکومەتی هەرێم قوتابخانە و مەکتەب و کەرتی خوێندن بەم شێوازە ناچێ بڕێوە. قوتابیەک خاوەن عامێریە لە گیرفانیا خاوەن یەک دیناریە لە گیرفانیا قوتابیەک باوکی فەقیر و هۆژار بە کرێکاری ژیان بەسەرە بە بەڵام بەداخەوە حکومەتەکەی وا 32 ساڵە بە درێژایی 32 ساڵە داهاتی هەرێمەکەی ئەو خەڵکە ڕەفیقوتا بە تاڵانێکە ناتوان قوتابخانەی کە ڕێکوتێک بنیاد بنێن. برا بەڕێزەکەمەتی سێکتەری حکومڕانی هەرێمی کوردستانی هەمووی لەژێر پرسیارایە هەتا سەرۆکاتێکی خوان هیچ شەرعەتێکی نەماوە هەمووی لەژێر پرسیاری غەمی هەمگشتیمانیایە. وڵات چۆن واجێ بڕێ برای بەڕێز قوتابخانەی چی خوێندنی چی بەڕای من خەڵک نەخوێنێ زۆر باشترە. ئەگەر ئێمە بخۆین لەبێ شەهادە بەدەستبێنی شەهادەیەکە ببین بە وەزیر دوودادا پەرلەمان لەسایەوە بەڵام لەسای ئەمانە ئەوانەی کە خۆشیان حکومەت هەرێماکەن هیچیان خاوەن و شەهادەیە نین شیاوی ئەوە بن حکومڕانی میلەتێکی 6 ملیۆنی کەن کە ڕووباری سۆرمان داوە میلەتی بۆ ڕووباری سۆری داوە بۆ ئەم ڕۆژە بۆم ئازادیە بۆ مەموداهاتێک ئەوان بەتاڵانێ بن زۆر بەداخەوە بۆ حکومڕانەکەی وان حکومڕانێکی زۆر خراپە تا سەر ئێسقان من تا سەر ئێسقان گلیان یەکەم لە هەر هەمویان دەستخۆشی. زۆر سپاس بۆ باوکی ماکوان لە بازیانەوە پەیوەندی پێوە کردین. باوکی ماکوان ئاماژەی بە پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆنەوە کرۆ بە تایبەتی پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری ئەگەر پێداچوونی بکەین بە کارەکانیان لە ڕابردوودا کارێکی زۆ باشیان کردووە هەمیشە و بەردەوام فشاریان دروست کردووە لەسەر حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان بۆ باشترکردنی کەرتی پەروەردە لە ماوەی ڕابردووشدا بینیمان کە دەیانویست منهەجی پەروەردەی ئیسلامی دەستکاری بکرێت و شتێک نەمێنێ بە ناوی پەروەردەی ئیسلامیەوە. پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری و پەرلەمانتارەکانی دیکەی ئۆپۆزیسیۆن هەمیشە و بەردەوام لە هەوڵی ئەوە دابوون کە ئەو پلانەی یاخود ئەو بەرنامەی کە ئەوان دەیانوێت جێبەجێ نەکرێت. هەمیشە و بەردەوام پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن کاریان لەسەرەوە کردو کە کێشەگرفتەکانی مامۆستایان و بە تایبەتی تر مامۆستایانی وانەبێژ لە هەر شوێنێکدا مامۆستایانی وانەبێژ گردبوونەوەیکیان ئەنجام دابێت. پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری لەوێ بوونیان هەبوو و بەردەوام پشتگیریان کردوون تاوەکو کێشەگرفتەکانیان چارەسەر بکرێت. وەروها لە پەرلەمانیشدا بەردەوام پەرلەمانتارەکانیان شەڕیان کردووە بۆ دابینکردنی خزمەتکردنی مامۆستایان و بەگشتی وە چاکردنی پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستاندا کە بەداخەوە یەکێکە لەو سێکتەرانی کە هەمیشە بەردەوام کێشەگرفتێکی زۆری هەیە و تاوەکو ئێستا نەتوانراوە ئەو کێشەگرفتانی بوونیان هەیە چارەسەر بکرێت. هەر وەک پێشووتر ئاماژەم پێکرد ئەو کێشەگرفتانی کە مامۆستایان هەیەە وەروە کێشەگرفتی قوتابیانیش کە
زۆرێک لە ڕاهێنەرانی پەروەردەیی یاخود چاودێرانی پەروەردەی ئاماژە بۆ دەکەن حکوومەت بە شێوازێک لە شێوازەکان بە ناڕاستە و خۆ هەمیشە بەردەوام کار لەسەر ئەو دەکات کە خێزانەکان گرنگی بدەن بە قوتابخانە ئەهلیەکان تاوەکو قوتابخانە حکوومیەکان چونکە زۆر جار ئەم قوتابخانە ئەهلیانە بەرپرسێکی لە پشتەوەیە کە مەژوا دەکات داهاتێک بۆ ئەو بەرپرسە بێتە ئاراوە بە بەڵگەشەوە مەسەلمێنراوە لە بەشێکی زۆر لە پارێزگاکاندا بوونی هەیە. بەڵازان کۆمنتی بەشێک لە ئەوەی ئازیز بۆ ئەم بابەتتان نووسیوە دەخوێنمەوە. نورە نورەدی نووسەتی حکوومەتی هەرێم هیچ ئامادەکارێکی نییە بۆ دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن. هەروەها ئاشتی عەلیش نووسیوێتی حکوومەت لەبەر زۆری گەندەڵی و دزیکردن ئاگای لە میلەت نەماوە. بورهان عەلیش نووسیەتی لەم وڵاتە یاسایەک نییە تا سێکتەرەکانی ژیان ڕێک بخاتەوە. هێرشنامەیەکیش نووسێتی هەتا کورد خاوەنی ئەم دەسەڵاتە بێ هەرگیز لەمە باشتر نابێت. یەکێکی دیکە لەو کێشەگرفتانی کە مامۆستایان بوونیان هەیە وەک لە بەیاننامەکەی مامۆستایانی کۆمەڵی دادگەری ئاماژەیان پێکرد ئەویش ئەو بوو کە دەستێوەردانی حیزبی بەزاقی دەبینێت لە نێوان مامۆستایاندا. زۆر جار ئەمە ژوای کردووە کە کێشەگرفتەکانی مامۆستایان چارەسەر نەکرێت یاخود ئەمە کاریگەری کردوتە سەر یەکدەنگی مامۆستایان نەتوانراوە مامۆستایان بە یەکدەنگی بە یەکگرزی بێنە پێشەوە داوای چارەسەرکردنی کێشەگرفتەکانیان بکەن و وا بکەن فشارێکی زۆر لەسەر حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان دروست بکەن تاوەکو کێشەگرفتەکانیان چارەسەر بکرێت. گەرچی لە ساڵانی ڕابردوودا مامۆستایانێکی زۆر بایکۆتی خوێندنیان کرد و بایکۆتی پۆلەکانیان کرد تاوەکو کێشەگرفتەکانیان چارەسەر بکرێت. ئەو کاتێک کە خۆپشاندان و گرتبوونەوە ئەنجام دەدرا موچەی مامۆستایان نزیک دەبووە لەوەی کە 2 مانگ جارێ موچیان پێ بدرێت. وەروەها چەندین کێشەگرفتیان هەبوو. لە ئێستادا ڕاستە موچە تاڕادەیەک لە کاتی خۆیدا دابین دەکرێت بەڵام مامۆستایان هەمیشە بەردەوام لێرە باز لەوە دەکەن کە بەرزکردنەوەی پلەبەرزکردنی مامۆستایان وەستێنراوە داوا دەکەن کە پلەبەرزکردنی مامۆستایان دەست پێ بکاتەوە و موچەکانیان زیاد بکرێت کە وەستانی ئەم پلەبەرزکردنەوەیە دوجار کاریگەری دەبێت لەسەر ئەو موچەی کە چەند ساڵێکی کە خانەنشین دەبن بۆیە داوای ئەوە دەکەن کە ئەو کێشەیان چارەسەر بکرێت. وەروەها ئەوان باز لەو دەکەن کە موچەکانیان بە شێواز لە شێوازەکان هاوتای موچە خۆرانی مامۆستایانی ناوەند و بەغدا بکرێت. وەروەها ئەوان باز لەو دەکەن کە لەم ساڵە لە دەستپێکی ساڵی نوێی خوێندا ئەگەر ئەو کێشەگرفتانیان چارەسەر نەکرێت دووبارە پێدەچێت گرتبوونەوە و خۆپیشاندان ئەنجام بدەن لە شەقامەکاندا و تاوەکو داواکاریەکانی تاوەکو کێشەگرفتەکانیان چارەسەر بکرێت. لە هەرێمی کوردستاندا وەک پێشووتر ئاماژەم پێکرد لە نزیکەی 25 ساڵێکدا ینی چەند هەزار قوتابخانەیە دروستکراوە کە بەشێکی زۆری ئەو قوتابخانانی کە دروست کراوە لەلایەن خێرخوازانەوە دروست کراوە. زۆر ینی من بە خۆم نەمبینیوە لە مەراسیمێکدا حکوومەت بڵێ ئەم قوتابخانەیەمان کردەوە خۆیان ئامادە بن لە کردنەوەی ئەو قوتابخانە تەنها ئەوە نەبێت کە خێرخوازان قوتابخانەکەیان دروست کردووە و وەزیری پەروەردە یاخود جێگری سەرۆکی حکوومەت یاخود هەر کار بەدەستێکی حکوومەت هاتووە قردێلەکەی بڕێ و قوتابخانەکەی کردوێتەوە. بەڵێ ئازان و خۆشەویستان بەو هیوایی کە ساڵی نوێی خوێندن بێتە ساڵێکی زۆر باش بۆ قوتابیان و توانستی و زانستی قوتابیان ڕوو لە باشبوون بچێت و گرنگیشە دایکان و باوکان ئاگاداری قوتابیەکانیان بن و هەمیشە بەردەوام ئومێد ببەخشن بە منداڵەکانیان بە قوتابیەکانیان تاوەکو لە پرۆسەی خوێندندا سەرکەوتووی زیاتر بەدەست بێن. بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەشکردن بە یارمەتی هاوکاران تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.